فستیڤالی ژیان بۆ کۆکردنەوەی هەموو ئەو بەرهەمە خۆماڵیانەیە کە لە هەرێمی کوردستاندا بەرهەم دەهێنرێت بۆ جارێکتر ئاشناکردنەوەی هاوڵاتیانە بە بەرهەمە ناوخۆیەکان کە نزیکەی 80 شوێن لێرەدا بەرهەمەکانیان نمایش کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان بێنە ئێرە و سەردانکەن و ڕاستەوخۆ بەرهەمێکی خۆماڵی کوالیتی بەرز بکڕن. هەمیشە من وتومە هەج وڵاتێک کەرتی کوشت و کاڵی سفر بێ وڵات نییە و هەمیشە ئێمە ئەبێ کەرتی کوشت و کاڵ بە نەوتێکی سپی بین لە قەڵەم و خۆشتانەزان خاوەنی جوتیارێکی دەزڕێنین لە وڵاتە ئەو فستیڤاڵانەی کە ئەکرێت لەم قەزا و ناحیە و ئەم کوردستانە ئەوە خۆی شاید حاڵێکە بۆ خۆی کە ئێمە خاوەنی چ بەروومێکین وەرەوە من داواکارم لە حکوومەت یاریمی کوردستان با برەو بدرێ بە کەرتی کوشت و کاڵ بۆ ئەوەی هەر لە ئەو بەرووبوومە ئەو مەعاش خۆرانەی پێدابین بکەین بۆی هەیە ماوەیەکتر نەوت نەمێنێ با ئێمە ئەوە بە نەوتی سپی بین لە قەڵەم. ئەم فستیڤاڵانە ساڵانە بە پێی ئیمکانیەتی کۆمپانیاکان ئەگەر بەڕێوە بچێ کارێکی زۆر باشە بە تایبەت بەرهەمە ناوخۆ خۆماڵەکانی خۆمان کە پشتی پێ ببەستین هەم لە ڕووی داراییەوە بۆ هاوڵاتیان باشە هەم لە ڕووی ئەوە کە بەرهەمهێنانەکە خۆماڵیە لە ڕووی خواست و خستنەڕۆ ئەخرێتە بەردەمی کۆمەڵانی خەڵکی کوردستان. مەبەستمان لەکردنەوەی ئەم فستیڤاڵە ئەوەیەکەوە ئەو بەرهەمە خۆماڵیانی خۆمان کە لە کوردستان هەیە بتوانین نمایشی بکەین بۆ ئەوەی کەوا ببین درێ بزانین تا چ ڕادەیەک ئێمە ئەتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنین. بەڕاستی لەم فستیڤاڵەیە ئەبینین کەوا مەجالێکی باشەیە کە هاوکاریان بکرێ ئەتوانن بەرهەمێکی زۆر باش و بەرهەم بهێنن کە گرنگی ئەوەیەکەوە کوالیتی بەرزە و ئۆرگانیکە و ئەتوانین ئێمە ئەم ساڵ بە شێوەیەکەوە ئێستا نمایشی ئەم بەرهەمانە ئەکرێ بۆ ساڵی ئایندە زیاتر بەرفراوانتر ببێ. ئەمەمانەوەکەی چەندێک ئەمانەوەکەی ئەگەر لەناو جەمیدەکای بۆ ساڵێکیشەی نییە بیبەستێ بەڵام خۆی بتوانێت ئاغا ناگرێت لە بجەمیدەکە دەستەکەتان خۆشە. من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و پارێزگاکەمەکەم و ئەو گەشتیارە بەڕێزانەی کە ئیستا هاتوونەتە پارێزگاکەمان کە ژمارەیەک و قەبارەیەکی زۆرن لەگەڵ پابەندبوونیان بە ڕێکارە خۆپارێزی و تەندروستیەکانەوە سەردانی ئەم پێشانگایانە بکەن پشتیوانی ئەم پێشانگایانە بکەن. پشتیوانیکردنی کەرتی تایبەت و گەشەسەندنی ئەو کەرتە داواکاری جوتیاران و هاوڵاتیانە تا خاچی بەپیت و بەرەکەتی کوردستان بگڕێتەوە ڕێچکەی جارانی خۆی و کشت و کاڵکردن دووبارە ببێتەوە کاری سەرەکی گوندنشینانی کوردستان ئەویش لا پێناو دەستکەوتنی بەرهەمی خۆماڵی و با دەزێنانی داهات بۆ جوتیاران لەلایەک و هەمە چەشنکردن و دەستکەوتنی داهاتی زیاتر بۆ حکومەت لەلایەکی ترەوە ئەویش لە ڕێگەی هەناردەی بەرووبوومی خۆماڵی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.